گژوگیا بەهاریەکان پێگەیشتوون. ئێستا بوونێتە سەرچاوەی داهاتی زۆرێک لەمانە. سەختی ژیان وای لێکردوون ڕۆژانە بە دوای ڕێوازکردن بگەڕێن. دۆڵ و دەشت و چیاکانی برادۆستیش تەژین لەو گژوگیا خۆڕسکانەی لە وەرزی بەهار دەڕوێن. سبیانە دەوری ساعت چاری سبیانەی لە ماڵوەڕێ ئەکەوین تقریبان دی 8-9 نەفەرێک ئاچین لۆ لای بێرکمە لای گۆشینەی نەفەر هەیە لەوانێ 50 کیلۆی بینی لەوانەیە نەفەر هەیە 6 کیلۆی بینی هەتاوەکو 30 کیلۆ 40 کیلۆ. ڕێگایەکی دوور و درێژ دەبڕن. هەر یەکێک لەمانە ڕۆژانە 30 تا 6 کیلۆ ڕێواسیش لە چیاکان دەکات. لەگەڵ گەیشتن بە نزیک ئۆتۆمبیلەکان کڕگارەکانیشان ئامادەن. ڕۆژانە نرخی ڕێواز لە 1000 دینار تا 2000 دیناریش دەڕوات. لە بازاڕەکانیش خواستی زۆری لەسەرە. ڕۆژ هەیە بە 1000 بەشی ڕۆژ هەیە بە 600 دیناری. لەوێ کو ئەمن کیلۆ 100 دینار 200 دینار لەوێ خێری بکەم لێرە 50 دینار زیاد دەکەم. لەوێ کیلۆی 200 دینار زەرێ بکەم لێرە 400 دینار دابەزینم. ڕاستی ئەوە یاز بوو بێن. برادۆست لە وەرزی بەهار مەڵبەندی پێگەیشتنی هەمەجۆری گژوگیاکانە. لەم وەرزەی ساڵ جۆرەها گژوگیای خۆڕسکانە پێدەگات و ئەم گیا بەهاریانەش دەبنە سەرچاوەی داهاتی زۆرێک لەو هاوڵاتیانەی لەم ناوچەیە نیشتەجێن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.